بزوتنەوەی خانشینان بەشێک لە جەستەیەکی یەکگرتووی ناڕازی لە ڕۆژمێری خەباتە کۆمەڵایەتیەکانی ئێراندا. یەکشەمەکانی ناڕزایەتی خانشینان ئێستا بووەتە یەکێک لە بەردەوامترین و ڕێکخراوترین شێوەزەکانی خۆڕاگری مەدەنی. کۆبوونەوەی سەرتاسەری 21 پوشپەڕی 1405 تاوی لە شارەکانی وەکو تاران، ئەهواز، شوش، کرماشان و پارێزگای گیلان جارێکی دیکە ئەوەی نیشاندایەوە کە خانشینان و موشەخۆران ئێران واوەتر لە گروپێکی پێشەیی بوونەتە ناوەندێکی هۆشیاری سیاسی و هاوپشتی چینایەتی. ئەوەی لەم قۆناغەنوێی خەبات و ناڕزایەتیەکاندا گرنگێکی زۆری هەیە، بریتیە لە پەیوەندی لە پسان نەهاتووی نێوان نان و ئازادی و ناڕزایەتی ڕاستەوخۆ بەرامبەر بە سیاسەتە گشتیە شەڕخوازانەکانی دەسەڵات کە دووکەڵەکەی ڕاستەوخۆ دەچێتە چاوی کرێکاران و زەحمەتکێشان. راپۆرتەکانی کۆبوونەوەکەی 21 پوشپەڕ نیشاندەری وەرچەرخانێکی گوتاری گرنگن لە بزوتنەوەی خانشیناندا. دروشمی شەڕخوازی بەسە، سفرەی ئێمە خاڵیە کە لە کرماشان و شوش دەنگیدایەوە نیشانەی تێگەیشتنێکی قوڵی ئەم توێژەیە لە سەرچاوەکانی هەژاری. خانشینان بە دروستی درکیان بەوە کردووە کە ئەو تێچووە ملیاردیانەی لە ئاڵۆزیە ناوچەییەکان و سەرکێشیە سەربازیەکان لە گەروی هورمز و شوێنەکانی تر خەرج دەکرێن، لە سندوقەکانی خانشینی و سفرەی خەڵکی هەژار دابین دەکرێن. لە کاتێکدا هەڵاوسانی هاوسەرپشرا و بەکاڵاکردنی خزمەتگوزاری تەندروستیەکان تەنگی بە ژیانی بەسەڵاتچوان هەڵچنیوە، ئەولەوێتەکانی دەسەڵات هێشتا بریتیە لەمانەوەی سیاسی لە ڕێگەی نزامیگەریەوە. لە شوش ناڕازیان سرەڕای گەرمای سەروی پەنجاپلە هاواریان کرد هەڵاوسان گرانی نابۆ شەڕ و وێرانی. ئەم دروشمە لێدانی فیشکی کۆتاییە لەو بانگەشەی دەسەڵات کە ئاسایشی نیشتیمانی لە گرێوی هێزی سەربازیدا دەبینێت. بۆ خانشینێکی کە توانای کڕینی دەرمانی نییە، ئاسایش لە چارەسەری خۆڕایی و موچەی شایستە داواتە پەیدا دەکات، نەک لە درۆن و موشەکەکاندا. بەشێکی زۆری تووڕایی خانشینانیش سەبارەت بە پێشێلکردنی ئاشکرای یاسایەکانە لەلایەن حکومەت و ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتیەوە. مادەی 96 یاسای دابینکردنی کۆمەڵایەتی بەڕوونی جەخت دەکاتەوە کە دەبێ موچەکان لانی کەم ساڵی جارێک و هاوتەریب لەگەڵ بەرزبوونەوەی تێچووەکانی ژیان زیاد بکرێن. بەڵام ئەوەی لە واقعدا ڕوودەدات ئەوەیە کە ڕێژەی زیادکردنەکان زۆر کەمترە لە هەڵاوسانی ڕاستەقینە. خانشینانی کرماشان وێڕای ئاماژە بەو مادە یاساییە جەختیان لەسەر ئەو ڕاستیە کردوێتەوە کە حکومەت نەک هەر یاساکە جێبەجێ ناکات، بەڵکو بە دواخستنی پێدانی پاشەکەوتەکان و بەڕێنی امتیازاتی پاشماوەکان وارستەکان بەکردەوە خەریکی تاڵانکردنی سیستەماتیکی دەستکەوتی دەیان ساڵکاری ئەوانە. یەکێک لە گەشە سندووترین ڕەهەندی ناڕزایەتیەکانی ئەم دواییە، بریتیە لە تێپەڕبوون لە بازنەی داواکاریە تاکە کەسیەکان و چوونە ناوکایی هاوپشتی لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە. لە کۆبوونەوەکانی گیلاندا دروشمەکانی مامۆستای زیندانی دەبێ ئازاد بکرێت وەنا بۆ لە سێدارەدان، نیشانیدا کە خانشینان خۆیان بە بەشێک لە جەستەیەکی یەکگرتووی ناڕازی دەبینن. ئەوان دەزانن کە سەرکوتکردنی معلمان و کرێکارانی پێشڕە و لە ڕاستیدا سەرکوتکردنی دەنگی ئاتاڵەتخوازی تەواوی کۆمەڵگایە. ئەماستە لە هۆشیاری سیاسی نیشانی دەدات کە خانشینان چیتر فریوی بڵێنە پوچ و بێبنەمەکان ناخۆن و بە دروستی دەرکیان بەوە کردووە کە تا ئەو کاتەی کەش و هەوای ئەمنیەتی و ستەم و سەرڕۆزاڵ بێت، هیچ ڕێکخراوێکی سربەخۆ و داکۆکیکردن لە مافە بژێویەکانی ئەوان ئەمنیەتی نابێت. قوڵایی کارەسەتەکە ئەو کاتە دەردەکەوێت کە سەیری ئامارە دەستکاری کراوەکان بکەین. لە کاتێکدا لە وڵاتە پێشکەوتوەکاندا ڕێژەی خانشینان بە بەراورد بە دانیشتوان زۆر بەرزترە، لە ئێران ملیۆنان کەس لە بەسەڵاتچوان بەتایبەت ژنانی ناوماڵ و ئەو کەسانەی کە لە کەرتە نافەرمیەکاندا کاریان کردووە لە هەبوونی هەر چەشنە مافێکی خانشینی بێبەشن. ئەم لەشکرە شاردراوەی برسیەکان کە ئامارەکان بە زیاتر لە 10 ملیۆن کەس دەخەمڵێندرێت، قوربانیانی پێکاتەیەکن کە کاری بێبەرامبەری ناوماڵ و بێکاری سەپێنراو بە فەرمی ناناسێت. خانشینانی ناڕازی لە ڕاستیدا زمان حاڵی ئەم حەشیمەتە ملیۆنیان کە دەنگیان بە هیچ جێگایەکیش ناگات. دروشمی شەقامەکان سەنگەری زەحمەتکێشان کە لە کرماشان وترایەوە مانیفێستی قۆناغی نوێی خەبات و ناڕزایەتیەکانە.
خانشینان لە دانوستانەکانیاندا لەگەڵ پەرلەمان و حکوومەت داگەیشتوونەتە بنبەستی تەواو لەوە تێگەیشتوون کە ماف دەسەندرێت. ئەوان بە جەختکردنەوە لەسەر پێویستی دروستکردنی یەکێتیە سەربەخۆ و سەرتاسەریەکان قۆناغی ناڕزایەتیە پەرش و بڵاوەکانیان تێپەڕاندووە و بەرەو قۆناغی ڕێکخستنی هێزی کۆمەڵایەتی هەنگاو دەنێن. بەردەوامیان بزوتنەوەیە لە جەرگەی قێرانەکانی نەشەڕ نەئاشتی و گوشارەبووریەکانی سەرچاوەگرتوو لە گەمارە و نیزامیگەری ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە کرێکاران و زەحمەتکێشانێران چیتر ئامادەنین تێچوویمانەوەی سیستەمێکی چەوسێنێر، زاڵم، ستەمکار و ناکارامە بدەن. خانشینانی ئەمڕۆ پێشڕەوانی بزوتنەوەیەکن کە خوازیاری گۆڕانکاری بنەڕەتیە لە ئەولەوێتە ئابووری و سیاسیەکانی ئەم کۆمەڵگایەدا. بزوتنەوەیەکی خۆشگوزرانی کۆمەڵایەتی ئەولەویەتی زیاتر لە هەر جۆرە سەرکێشتێکی سەربازی و هێشمونخوازی سیاسی. ئەم ڕاوەستان و خۆڕاگیریەی سەرشەقام ئیلهام بەخشیە و نەوەگەنجانەیە کە دەبینن باوک و دایکەکانیان سەرڕای پیری و بەسەڵات چوون ئاڵای عەداڵەتخوازیان هەروە بەرز ڕاگرتووە.